ئازان و خۆشەویستان سڵاوتان لێبێ. کورد وەکو میلەتێکی دێرینی سەرەمەسارەیە، وەکو میلەتێک لە نێو میلەتانی جیهاندا لە مێژوویەکی زۆر دوورەوە خاوەنی دەوڵەت و کیان و شارستانەتی خۆی بووە. مێژوو پێمان دەڵێ بەر لە 2000 ساڵ لەمەوبەر کورد خاوەنی دەوڵەتی خۆی بووە. دواتر لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا ئەم میلەتە کیانی خۆی هەبووە، شارستانیەتی گەورە و مەزن و پڕ لە شانازی خۆی هەبووە. بەڵام ئێستا ئەم میلەتە خاوەنی دەوڵەتی خۆی نییە. ئەو مێژوەشی کە هەیەی هەندێک لە مێژوو نووسان دەڵێن هێشتا مێژووی خۆی نییە، مێژووی وڵاتە سەردەستەکانە بۆیان نووسیوەتەوە، مێژوویەکی شێواوە ئەبێ جارێکی تر بنووسرێتەوە. بەشێک لە خەمخۆران، بەشێک لە مێژوو نووسان، بەشێک لەو کەسانەی کە شارەزا و پسپۆرن لەم بوارەدا بە دوای ڕاستەقینەی مێژووی ئەم میلەتەدا دەگەڕێن. یەکێک لەو کەسانە زۆر بەڕێز کاک سۆران حەمەڕەشە کە خاوەنی دوو کتێبە بە زمانی کوردی، یەکێک لە کتێبەکان هەر بە زمانی ئینگلیزیش بڵاوی کردوێتەوە تایبەت بە مێژووی دێرینی کورد. لەم دیدارە تایبەتەدا گفتوگۆی لەگەڵەکەین بابزانین مێژووی ڕاستەقینەی کورد چییە. مامۆستا سۆران سڵاو لێبێ، خۆشحاڵ بووین. زۆر بە خێراتی سەرچاو. با سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئەوەی کە زۆر جار دەوترێ مێژووی ئێمە ئەم مێژووی کە هەیە مێژووی کورد مێژووی ڕاستەقینەی خۆی نییە. میلەتانی سەردەست بۆیان نووسیوەتەوە، هەوڵیان داوە مێژوەکەی بشێوێنن. کەواتە با بزانین کورد کێیە، مێژووی ڕاستەقینەی کورد چییە؟ کاڵین مێژووی ڕاستەقینەی خۆی نییە، بزانین بۆ هی خۆی نییە. مێژوو کەی نووسراوە؟ مێژوو دەمێکەیە، ینی تۆ بە ینی پەرتووکت هەیە هەزاران ساڵ تەمەنیەتی. بۆ نمونە کە هێرۆدۆت بە باوکی مێژوو دانرێ 2400 ساڵ لەمە پێش مێژووی نووسیە. سۆمەریەکان 5000 ساڵ لەمە پێش سەرەتای خۆیان نووسیەتەوە، ئەوەی کە بێڵن کە چیرۆکی خۆ بجێڕیتەوە. بەڵام لەم 100 ساڵەیە بەشێکی گەورەی مێژوو نووسینەوە لەم 100 ساڵی ینی لە سەرەتای سەدەی 20ەمە دەستکرا بۆ نووسینەوەی. لەو کاتەیە کە مێژوو نووسراوە مێژوویکی زۆر سیاسی نووسراوە. بۆ چونکە ئەم ناوچەیە دابەش کراوە بە ینی کوردستان کراوە بە 4 بەشەوە. لەبەرەوە ئەو مێژووی نووسراوە لە خزمەتی ئەو سنوورە، ینی بۆ پتەوکردنی ئەوەیە. تۆ بیرن نەچێ وڵاتێکی وەکو فەرەنسا وەکو بەریتانیا کە دەستگای ئەکادیمی هەیە، ئەو دەستگا ئەکادیمیانە بە فەرمی پێ ناڵێن، بەڵام هەمویان لەسەر هەمان هێڵی سیاسەتی دەوڵەتەکان کارەکەن. لەبەرەوە کاتێک ئەم دەستگا ئەکادیمی بەریتانی و فەرەنسی و ئەوانەی تریش ئەوروپی کە کاریان کردووە هاتوون لە ڕوانگەی سیاسەتی دەوڵەتەکان مێژویان نووسیێتەوە بۆ ئەم ناوچەیە. چونکە ئەوروپا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نووسینەوەی مێژوو. ئەوان شەریعەتیان ینی شەریعەتێکی جیهانیان هەیە، ینی قسەی ئەوان حسابە لامان. جا ئەمانە ینی هەندێشتە خوێنیتەوە لەسەر کورد. ئەمڕۆ کە من و تۆ قساکەین دەستگای ئەکادیمی وا هەیە، شتیوا لەسەر کورد نووسراوە کە جێی گاڵتەجاڕیە. بۆ نمونە دەستگای ئەکادیمی جیهانی هەیە ئەڵێ تا سەدەی 20ەم کورد شوانێ بۆ شاخانەوە. زۆر کورد بڕای بەمە کردووە، لەبەرەوەی کورد خۆی نەچووەتە سەرچاوە. کورد ئەچێ لەژێر سێبەری عەرەب، فارس، تورک، ئەوروپیا مێژووە نووسێتەوە. هەموو مێژوو نووسینەوەیەک لە پشتیەوە ئەجەندایەکی تایە. هەموو مێژوو نووسینەوەیەک لە بەریتانیا مێژووە نووسرێتەوە بە ئاڕاستەیەک، لە فەرەنسا بە شێوەیەک. ئەم ئەجەندانە ئێمە دەرکمان پێ نەکردووە بە قۆڵی. لەبەرەوە کە مێژوومان نووسیوە وتومانە مەسەن مینۆرسی واڵێ، خۆمان نەچوین مێژوو نووسێکی بەتوانایە، بەڵام ئێمەش توانامان هەیە ئەو تێپەڕێنین، سوودی لێوەرگین، بەڵام نەچینە ژێر سێبەری ڕوانگەی ئەو بۆ ئێمە. ئەبێ ئەمە ڕوانگەمان هەبێ بۆ خۆمان و سوودیش لە سەرچاوی جیهانی وەرگین. ئێمە تا ئەمڕۆ لەوانەیە ئەو کەسەی کە ویستبێتی بەو قوڵیە تا ئێستا ئەوە بکە ئەمێنزەکی بووە، تا ئێستا کە ئەوانی تێحپەڕانوە لە زۆر ڕۆ، بەڵام نەیتوانیوە لە هەندێک ڕووی بۆ نمونە تیۆری ئاری خەیاڵی نەیتوانیوانە تێبڕە، بەڵام بۆ سەردەمی خۆی شۆڕشێ بۆ خۆی کە توانێتی زۆر لایەنی تێپەڕێن. بە کوردیەکە ئێمەوە پێ بڵێم ئەو مێژووی ئێمە کە هەمانە ئەمڕۆ
مێژوویەکە لەژێر سێبەری ڕوانگەی ئەوان چۆنێ مابینین ئێمە چین لەژێرەوە نووسیمانە. کاک سۆران ینی ئەوان بەرژەوەندی چیان لەوەدایە کە مێژووی ئێمە بشێوێنن؟ من بڕوام بە تیۆری پلانگێڕی نییە، بەڵام وەڵا بە پلان مێژووی تۆ کەس پلانی وای نییە، بەڵام ینی کاڵم بەریدە، بەڵام بەریتانیا بۆ نمونە ئەگەر هین خوێنیتەوە دائرة المعارف بەریتانی ئینسایکلۆپیدیای بەریتانی کە باسی کوردەکە ئەڵێ کورد شوان بوو بە بینی ئەم شاخانەیە هەتاوەکو ئەم سنوورە دروستکرا، ئیتر کورد وردەور دەنیشتەجێ بوو کەوتە کشت و کاڵ. ئەمە لە پشتیەوە ئەجەندایکی بەریتانی تیانی کەواتە ئەم سنوورەی ئێمە کێشامان سنوورێکی باش بوو کوردی کرد بە شارستان ئاوایە ئەجەنداکە. بەڵام ئەم چوار وڵاتە چوار وڵاتی با بڵم پێنجیش چکە چوار نییە، عێراق، ئێران، تورکیا، سووریا، ئازەربایجان. ئەم پێنج وڵاتە بە پلان ئەم نەخشە تازە دروست بووە کە پێڵێن عێراق نەخشەیە نییە لە مێژووە بەم شێوەی عێراق نییە بە هیچ ڕۆژێ لۆژان یا بەم شێوەی سووریا، لەبەرەوە کە ئەم نەخشەیە دروستەکەن ئەیانەوێ شەریعەتی پێبن، لەبەرەوە لەم نەخشەیە تۆ بێ بسڕێیتەوە، یعنی کە مێژووە نووسنەوە ینی تۆ هەبیت زەرەرەی لەو مێژووی ئەو مێژووە خەیاڵی کە بۆ دەوڵەت سازی دروستیەکەن، لەبەرەوە تۆ بێ دەرکری لەو مێژووە. ئێستا زۆر عەرەبەیینەوە وڵە کورد مێژووی نییە، تەبەن ئەمە لە چیەوە چکە ئەم هێنا سۆتە مێشکی خەڵک کە کورد مێژووی نییە، لە ئێرانە تۆ کرایی بەشوان، لە سووریا بۆ نموناڵە تۆ لە تورکیاوە هاتووی، لە عێراقا ئەڵێ لە ئێرانەوە هاتووی، لە تورکیاڵە تۆ تورکی شاخاوی. ئەمە بۆ ئەو هاتووە نەخشەیەکی هەیە مانای مێژووی بابم نەخشەیە، بۆی مانای مێژووی ئەبێت تۆی لێ دەرکە، کەواتە ئەمێ ئەجەنداکە، ینی ئەجەندایەکی دەرەکی ئەوروپی کە کراوە و ئەجەندایەکی ناوەکی جگەلەوە کورد هێندە گرنگە بۆ تێگەیشتنی سەرەتای شارستانیەت، تێنەگەیشتنی بۆتە کێشە بۆ ئەوروپا خۆی بۆ ئاڵە. ئەم ناوچەی کە ئێمەی تیاژین ئەمەی کە پێڵەن کوردستان ئەمە قسە نییە، ئەمە بەڵگەنامەی مێژووی لە پشتەوە. باشە هەرچی سەرەتای شارستانیەتە دوو گشتی دوو گۆڕانی گەورەی مێژووی مرۆڤایەتی، شۆڕشی کشت و کاڵ لەگەڵ نووسین لە کوردستانە ڕوویاوە. شۆڕشی کشت و کاڵ گەورەترین شۆڕش لە شارستانیەتی مرۆڤایەتیە، لە مێژووی مرۆڤایەتیە شۆڕشی کشت و کاڵە. ئێمە هەمیشە باسی شۆڕشی پیشەسازیەکەین، بەڵام شۆڕشێک هەیە کە مرۆڤی کورد کردوێتی کە لە سەر خاچی ئەمە بەڵگەی گەنم پێمانەڵێ وایە، ئەمە قسە نییە، ئەمە هەموو جیهان لەسەری کۆکن لەسەرم خاکەی، بەڵام ئێمەی لێ دەرکراین. ئەم شۆڕشە بۆ گرنگە. پێشم شۆڕشە مرۆڤ ڕۆژانە ڕاویە کرد، ڕۆژانە بواە بژایە خواردنی نەبوو، کە هات کشت و کاڵی کرد کە گەنمی ماڵی کرد، کە من گەنمی دەستەمۆ کرد ڕوانی ئەمە پێڵێن ماڵی کردن. باشە کە ئەمەی کرد توانی دانیشێ ئەمارەکەی پڕکا لە خواردن، توانی بحەوێتەوە بیرکاتەوە لە خۆشکردنی گوزەرانی، بیرکاتەوە کە گوێ لە ئاواز بگرێ. ئەمانە چی دروست کرد؟ پیشەی دروست کرد، پیشەی مۆسیقاری. شارستانیت لەمەوە هاتووە، شارستانیت بە دەوری خۆراکی زیایە و شۆڕشی کشت و کاڵی. پێ دوایە مرۆڤ کێوی بوو شۆڕشی کشت و کاڵ ماڵی کرد. خۆی مرۆڤ ئەسا ئەمڕۆ لێکۆڵینەوەی گوێزانەوەی ینی قۆناغی مرۆڤی ڕاوکەر بۆ کشت و کاڵ لە کوردستان ڕوویاوە، ینی زانکۆ جیهانیەکان لێر چکە بۆ بەڵگە شوێنەوارەکانی کوردستان پیشانتەیە وردەکاریەکە چۆن ڕوویاوە. مرۆڤ پێشەوە ڕۆژانە ڕاویە کرد یا خۆراکی کۆ کردەوە، مەسەن میوەیەکیە بینی دانەوێڵەیەک ئەم شتانی کۆ کردەوە، بەڵام خۆی نێتوانی کۆنتترۆلی خواردنەکە بکە. بەڵام کە بوو بە کۆنتترۆلکردنی خواردن لەوێەوە سەرەتای کشت و کاڵ دەسی پێکرد و سەرەتای شارستانیە دەست پێکرد. ئەنی نووسین لە دوای ئەمانەوە سەرەتاکەی دەسی پێکردووە، لە بەرەوەی تۆ خواردنێکی زۆرە پێویستە بە حسابات هەیە، پێویستە بۆ ژمێریاری و ئەمانە هەمووی نووسین بەمە دەچوێت. ئەمانە مرۆڤی کورد کردوێتی. کەواتە تۆ پێ دوایە بۆ یەکەم جار نووسین کورد کردوێتی لە مێژووی مرۆڤایەتیە سەرەڵدانەکەی گەڕێتەوە بۆم ناوچەی ئێمە. بەڵێ شتێک هەیە پێڵم پولە قوڕینە. ئەم شتانە شتی بچووک بچووکن قوڕینەن، مێژویان بۆ 10,000 ساڵ ئەگەڕێتەوە. ئەمانە ئەگەر بگەڕێی ئەمڕۆ نەخشەی ئەو شوێنانەی پولە قوڕینەی تیا دۆزراوەتەوە ئەڵەی نیمچە نەخشەی کۆنی ئەوڵ شوێنانە بە کوردی تیاژیاوە. باشە، یعنی پێشەوەی ئەمە نووسین دەست پێ بکات لە سۆمەر لەمەوە دەستی پێکردووە، خۆی
5,000 ساڵی ویست ئەم پولە قوڕینانە بکەن بەچی بیکەن بە نووسین بەڵام کە نووسین نووسرا یەکەم نووسین زمانی کوردی دێرینە کە پێڵەن سۆمەری ئەم زمانە زمانێکە هەندێ ڕستەی هەتاوەکو ئەمڕۆ من و تۆ کە قسە ناکەین من و تۆ لی تێگەین زمانێکە ئەوە نزیکە لە کوردیەوە بەتایبەتی ئەو زمانی کە لە گەرمیانە کە ناوچەی گەرمیان تا شارە زور سلێمانی شارە لە شارە زمان تێگەچێ بەس ئەگەر گەڕیتەوە بۆ شارە زور وەکو گەرمیان قسەی کردووە لە ڕابردووە یا تا سنە و شارە زور زەن هەمان زمان قسەیان کردوجانە ئەمە ئەگەڕێتەوە هەتا تووسکورمات و ئەو ناوچانە ئەوە زمانی یەکەم شارستانیەتی مرۆڤایەتی و یەکەم نووسینی نووسراوە کاک سۆران ئەم وشانە وشەی ڕۆژانن یان جۆرێک لە قوساتی ئاینین کە ڕەنگە لە نێو گەلاندا هاوبەشیەک هەبێ و ما بێتەوە تا ئەمڕۆژ یان وشەی گشتین و ئێمە ئێستا بەکاریان خۆی ئەوەی وشە نییە بابەتەکە ڕێزمانە هەر ڕوشەژ نییە بۆ نمونە تۆ ڕستێکی تۆڵی سڵم ئەکا منای سڵامەکە لە تۆ لە ڕۆژەڵا دەم ڕۆژەڵی سڵامەکە فڵانکە سڵامەکە ئیسلامەکە فەرهەنگێکی جیهانیە لە ینی ئیسلامەکە لیزی ئەمە وەرگێڕاوە ئەمە کەسێ ناتوانێت لێ بکانی تۆ چەندین ڕستە هەیە وڵ نور ینی وڵنار بە کوردی ئەمڕۆ ینی گوڵی هەنار بە سۆمەری وڵنور ینی گوڵی هەنار ینی ئەوە نییە بڵێ وڵا لە هەموو جۆرە لە ئاینی بۆ منە ناوی خواکان بە تەواوی گڕ ناوی خوددایە بۆ نمونە چەندین بەدەیان ناوی خوددا لەم پەرتووکی منابینی کە ئەجا پیشەی پاشایی ناوی پاشاکان چۆن ناوی شازادە پاشا دروستکە هەمووی لە هەفتای کوردی ئەمڕۆ لی تێگا باشەکەی خواکانێنی ینی ڕەنگە بۆ ئەمڕۆژ کە دەڵێ ئەلله ڕەنگە زۆرێک لە میلەتەکانە موشانە وەکو خۆی بڵێنەوە ئەکرێ دوایی بڵێنە میلەتانە هەمویان یەکن بۆ نموناگەر کەسێک 1000 ساڵی تر مێژووی ئێستامان بنووسێتەوە بڵێ هەمویان ناوی خودداکەیان یەک بووە بەڵێ بۆی هەیەوە بەڵام هیچ کەس لە جیهانە ناڵێ دانێر دادنێر سۆمەریەڵێ ددنێر یعنی خوا چێە بەس تەرجمەی دووشەکە چییە گەر وەریگێڕی ئەو کەسەی کە عەدالەت دەنێرێ باشە ئاوە ناوی خوددایان دروست کردووە هەردوو بەشەکەی هەمان مانای هەیە لە زمانی کوردیا بەدە و بەدەدی هەیەە ئەمڕۆ بەدە و بەدا دەمان بەڵام ئێمە باسی هەر زمان ناکەین ئێمە باسی هەڵسو و کەوتی ڕۆژان ناکەین ئێمە باسی چەندین کەواتە بە ئەمە بکەمە پرسیار بەڵێ بوونی چەند وشەیەک بەڵگەیە لەسەرەوەی ئەمە بڵین سۆمەریەکان بەشێک بوون لە ئێمە یان نا ڕەفتاری ڕۆژانەیان هەڵسو و کەوتیان بەڵگەی دیکە هەن کە ئەمە بسەلمێنن پێشەوەی بڵی بوونی چەند وشەیە نییە یعنی فەرهەنگێکی تەواو کوردیە دوو ڕێزمانی بەشێکی زۆری ڕێزمان کوردیە وە کە چوویتە ڕستەوە ئیترەوە لە وشە تۆ بەدایان ڕستێ بشە ئامەم و ئەزنێندە ئەکا ئامەم جەژن نانەکە یعنی ئەمە ڕستەیە تۆ ڕستکێ دوای 5,000 ساڵ هەماشت بێ ئەمە ناتوانانی بڵێ وشە بەڵام لایەنی تر ئەو گەنمەی کە لە شاخەکانی کوردستان دیێنەیەکەی دۆزراوەتەوە ئەو گەنمێ هێنراوە بۆ لای ناوچەی سۆمەر یعنی پێشتر لە شاخەکانی کوردستان کۆنتر ڕوێنراوە جگەلەوە شوێنەوارەکانی چیاکانی کوردستان کۆنترە لەوانەی خوارەوە ئەمە بە لوجیک پێ دەڵێ و خەڵکە چوونەتە خوارەوە جگەلەوە ئەو ئەفسانەی کە سۆمەریەکان نووسیانە باسی زمان و ئەسلی خۆیانەکەن کە خۆیان چۆن زمانەکەیان بڵاو بەتەوە 5,000 ساڵمش پێش ئەڵێن چی ئەڵێ ڕۆژانێ نەکەمتیار هەبوو نەبدو پشک هەبوو نە شتی خراپ هەبوو لە جیهانە زمانەکەمان لە ئورەوە لە شاری ئورەوە هەتاوەکو خەمازی خەمزە ئەم خەمزەی گوندی خەمزە هەتا شنار تا شنگار بەیەک زمان قسەمانە کرد باشە ئەمە ڕێک 400 ساڵ نەمەوە پێش پیاوێک یەتە کوردستان کە ئەولیا چەلەبی و تورکیشە سیاحەتنامەیەکی نووسیوە ئەڵێ دوای لافاوەکە یەکەم زمان کوردی بوو کوردشاوەکەی نوح بەڵێ ئەمە هەمان ئەو چیرۆکی لافاوەی سۆمەریە کە ئەوانی هەمان شتیان باس کردەوە ئەڵێ سۆمەریەکانی ژەڵێن دوای لافاوەکە زمان چۆن جیابەوە ئەڵێ ئالێ و لێ دوای زمان جیابەوە ئەولیا چەلەبی هەمان چیرۆگە گێڕێتەوە ئەم جارە بە ناوی کوردەوە ئەڵێ چی دوای لافاکەوە یەکەم زمان کە قسە کرا زمانی کوردی بوو یەکەم پاشا کوردومشا بوو 600 ساڵ ژیاوە وەکو نەمروت ئەمە هەمووی هەمان چیرۆکە ئەڵێ
لەوێوە هاتە خوارەوە بۆ بۆ شنگار لەمەی فارقینەوە هەمان چیرۆک لەوێوە یەتە خوارەوە ئەڵێ لەوێەوە زمانی کوردی جیابوو ئەمە هەمان کۆپی چیرۆکی سۆمەریە بێوەی دەستکاری کرا تەنها ناوەکان بڵین زمانی سۆمەری کە زمانی جیابووتەوە ئەمەڵێ زاراوە کوردیەکان جیابووتەوە یعنی ئەمە ناگرێ ڕێکەوت بێ هەمان شوێن هەمان سنجار هەمان شوێنەکان ئەمانە ینی پیشانمانە تۆ بە دیئێنەی گەنم تۆ بە زمان تۆ بە هەڵسو کەوت تۆ ئەم شلکی و شلچێنە و شتانە ئەمە لە هیتی لە سۆمەریە ئەم نانە کوردیانە شلە کە ئەمڕۆڵی شلی کەرە و شلکردنە و ئەم نان تەنانەت شێلان وشەیەکی سۆمەریە یعنی کەوا پێڵم مەسەن چلە ئێستا ئێمە گیرمان خواردەوە ئێستا چلەوە لی دەرباز نابین بۆ لی دەرباز نابین چونکە چل خودایەکی گرنگی سۆمەریە و هەم ژمارەشە هەم ناوی خودایەکە لەبەرەوە سیرەکەی ئەمڕۆ ئەڵەی چل جارم پێوتی بە چل قورئان یا ئەڵێ چل شەو و چل ڕۆژ بەیەکەوە بووین ئەمە ئەم سرکەکە ئەبێت چل ڕۆژ بێنێ یا منداڵە بێت چلەی بچێ مناڵە بێت مردووە بێت چلەی بچێ نەتەوەی تریش هەیەی بەس وەکو ئێمە کەس نیەتی ئێمە تەنانە سرکەکەش بێت چل ڕۆژی بەسەرا بڕوا یعنی من بیرم ێ مناڵ بووم کە جەنگی نێوان ئێران و عێراق هەبوو باشە ئەو وەختە موشەکیانەنا بە ئێرانەوە ئەمەی کە پێڵێن کۆمەڵێکی ڕاجمی پێڵم بە زمانی عەرەبی بڵێنەوەی کە موشەکێکی زۆری لەسەر موشک هاوێژی بەهێز کە بەجارێ ینی سیە پەنجای کەس نییە زانی ژمارەکەی چەنە بەس خەڵکی ناوچەکە پیانەوەچی چل جامە چی خۆشە سەیری کە لەم هەموو ژمارە چلیان هەڵبژاردەوە ئاگیان لە خۆیان نییە چکە چل لە حزری کووردا چەقیوە کە ئەبێت ئەمە ژمارەیەکی گرنگە ئەنجا کەس ناڵێ چل دووجار تۆ ژمارە دووبارەکەیتەوە ئەمە ئاوڵ ناوە ژمارە ئاوڵ ناوە لە زمانە تۆ دووبارەیەکەیتەوە ئەمە لە سۆمەریە هەیە سا ماڵێن کچی جوان ئەمە لە زمانەکانیە تۆ جوان دووبارەکەیتەوە بۆ لەبەرەوەی بۆی بڵێ زۆر جوانە ئەمە لە سۆمەریشە ئاوڵ ناوەتوانی دووبارە بکەیتەوە ئەڵێ کەڵکەڵ ینی زۆر کەڵ باشە ئەوەنی ئەڵێ کوڕی کەڵکەڵ بە هەمانمانە کەواتە بۆی پێ بڵم کە ئێمە نەک هاوبەش ئێمە دەرباز نابین ژیان و دەوروبەر و هەڵس و کەوتمان ڕۆژانە سۆمەریە نازانم تۆ تەمەنێ لە من مناڵترە من پیرەکان ببینی جاران ینی بەرنامەشە بەڵام لەبەروی زانستە بێ مشتێ باس کرێ کە تفیانە ڕۆ کرد لە سەرزەوی ئەبواە ئاوایەک پیانە ئەوە ینی شتێک بوو بکو بڵین نەنووسرا بوو بەڵام خەڵک مناڵ بووم ئەومە بینی نەمەزایش بەشێک لە کللتوری هەندێک ناوچوانێ ئێستش ماوانێ لە دەروی شارانوانێ لە شارە تۆزە شارە گۆڕێ بەس لە گوندوشتان بەڵێ ئەوە ڕێسایەکی سۆمەریە ئەڵێ نابێ بە هیچ شێوەیەک تۆ تفخەیتە سەر زەوی و بە پاژنەی پێشنەی شاریتەوە چاولێکە یعنی بۆی پێ بڵێم کە ئێماڵین سۆمەری مەسەن ئاڵە ناوی جنۆکەیەکی سۆمەریە ئەمە لە نێو میلەتانی تردانی ببوور بەزەوە ئاڵێ و بۆ تاوکەم ئاڵە ناوی جنۆکەیەکی سۆمەریە ئاڵە لە کوردەواریە ئەبێ ئاگای لێ بێ جنۆکەیە کە دەست لە زەیسانەوە شوێنێ بێ بگەڕێنەوە بۆ پرسیارەکە هەر ئەوەی کە ڕۆ بکەیتە سەر زەوی و پێ بخەیتە سەری وانە ینی ئەم جۆرە ڕەفتارانە لە نێو میلەتانی تریژدان نییە من ناتوان بە ناوی میلەتی ترۆ قسە بکەم بەڵام کە تۆ زمانەکەت جاری وایە دێر قساکەی لە دێڕەکە بۆ نمونەت ئەو ڕۆژە پندێک کات بە خەیاڵمە سەرگا هەر دۆڵە باشە هەر بە سۆمەری هوش گا ئەبێ بە گوو دۆڵ ئەبێ بە دوڵ سەرەکە بە شێوەیەکی یەک تۆ زیاوارە بێ بە سوور لە سۆمەریە بەڵام سەرەکە لە هیتیا هەیە لە میدیا هەیە لە هوریا هەیە لە زمانی لوڤیا هەیە کە هەمووی خەڵکی ئەم ناوچێن بۆی پێ بڵم ئەمە لەوە دەرچووە بوو باسی وشەوشت با نەکەین ئێمە خەڵکە کۆنەکەین ئێمە بە حەقایەت ئەم 200 ساڵە ئەم چەند ساڵە هاتوون حەقایەتێک مێژوویان بۆ دابەستوین بۆ ئەوەی ئێمە بزرکن لە خۆمان ئێوە مونکەین ئێمە پێویستمان بەم خۆدۆزینەوەی خۆدۆزینەوە بۆ ئەوە نا تۆم ڕۆژە ئێمە گرنگ بووین ئێمە گرنگ نەخێ ناسێ ناتوانێت بەرەو پێش زۆر باشە پرسیاری ترمە بێ لەسەر ئایندەمان باجارە هەر لە مێژووی دێرینە بمێنینەوە کاک سۆران هەندێک دەڵێن ئێمە کنە و پشکنینی تەواومان لە شانەدەران نەکردووە ئەگەر نایە سەرنگە لەسەر ئاستی گیان لە بری بمان و تا مرۆڤی نیاندەرتاڵ بۆترە مرۆڤی شانەدەر کە مێژوویەکی زۆر دێرینی هەیە
لەسەری کراوەش ئێمە شتی زۆر گەورەترمانێ لە شانی دەر شانی دەر ینی زیاتر بۆ لێکۆڵینەوەی مرۆڤی نەردەتاڵ گرنگ بووە لە شانی دارە ئەڵەن لە ئەوروپا بە ئەوروپی ئەڵەن شانی دەر شانە دەر لەم ئەشکەوتەیە هەندێ کتێبێت نووسراوە لە شەستەکانە بە ناونیشانی The Flower People خەڵکی گوڵەکان ئەمە سەیریان کرد ئەو خەڵکانی کە نێژرابوون لە ئەشکەوتەیە بە گوڵیان کردبوو بە دەوریانەوە ئەڵێن ئەمە یەکە مرۆڤی ڕۆحانی واتە مردن هەر مردن نییە مانایەکی ڕۆحانیان ناوەتێ ئەمە سەرەتایەکی قوڵبوونیەوەی مرۆڤە دوایی بابەتەکە کەوتەوە ژێر پرسیار بەڵام مەبەستمەوەی لەویا لێکۆڵینەوەکرا ئێمە کاگڕانکۆ ئێمە نابێ ناوچەیی بیرکەینەوە وابزانین کوردستانیانی باشوور تۆ کۆنترین پەرزگەی جیهان کۆنترین پەرزگە کە ئەمڕۆ دۆزراوە تۆ لە باکوور گرێمیرازان کە بە توشکی پێڵێن گوپەکلی تەپە من کوردیەکەی بەکارێنم گرێمیرازان 12,000 ساڵ تەمەنێتی ئەوە کۆنترین پەرزگەیە لەسەر گۆی زەوی واتە 7,000 ساڵ پێش میسرە ئێستاش هەشتی ترە دۆزنەوە لەو ناوچەیە لەوە چێشتی کۆنتریش دۆزنەوە جا من ئەو ناوچەیە سێ گۆشەیەکەیە ناوم ناوە لەم پەرتوکەمە دەستەواژەیەکی نوێم بۆ داناوە سێ گۆشەی شارستانیەتی مرۆڤایەتی هەچی چیرۆکی ئاینیە لە کەشتێکەی نوحتەوە لە چیرۆکی حەزرەتی برایم هەمووی بەسراوەتەوە بۆ ناوچەیەوە ئەو شوێنەی کە ئەو پەرزگە دێرینەی تایە جا سێ گۆشەکە کوێگرێتەوە شنگالی تایە مەزەن پایتەختی هوریەکانی تایە وەشەکانی خۆشەکانی کە ئەمە پایتەختی هوریەکان بووە جا ئێمە ئاگامان لەم دەوڵەمەنیە نییە ئێمە ئەمڕۆژ خۆمان مەژوول کردووە بە بابانەوە من ناڵم کار لەسەرەوە نەکەین بەس تۆ تێبگەی کە تۆ ئەو نووسینەی کە یەکەم نووسین لەسەر گۆی زەوی نووسراوە هی کووردە ئەو شۆرشە گەورە مێژوویەی کە کراوە کە کاریگەری لەسەر شارستانەتی مرۆڤ هەبووە ئەوە شۆرشی کووردە باشتێکی خۆشە پێ بڵم ئەم ڕەوشەی گری لە ئەنگلیزیا دەرەکەوێتەوە بەشەی کرای یعنی گری باشە ئەم وشەیە لە زمانی ئینگلیزیە لە فەرهەنگی ڕیشە سازیە ئەڵێ لە بنەچەیەکی نەزانراوە هەتا ئەمڕۆ من و تۆ قساکەین لەم پەرتوکە بە جیهان ئەڵەم ئەبێ ئەمانە بناسرێنەوە ئەم وشەیە بە سۆمەری گریان هەیە باشە گریە بە هەمانمانە ئەم وشەیە چۆتە ئەوێ بووە بە کرای ئەمە لە فەرەنسیا بە شێوەیەکی تر دەرەکەوێت لە ئیسپانیا دەرەکەوێت چۆتە رووسیەوە بە شێوەیەکی تر تۆزێ گۆڕان یعنی چۆتە زمانی کەسیش نازانێت لێرەوە هاتووە چەند بۆ نووسە وشەی گو یا کاڵین ئەوان ینی ئەوان بە مانای گا سۆمەریەکان ئەڵێن گو ئێماڵین گا هەر هەمان مانای گای نێرە و گاش بە گشتی ئەمە چۆتە ئەلیزیۆ بۆ بە کاو گەکە بووە بە کێ بۆ بە کاو چۆتە ئەڵمانی بوو بە کو تاسین ڕۆشتۆ جا بۆی تێبگێنم نەک ئەوە چۆ کە ئەمەی سەر ئەستێرە و مانگی سەر مزگەوتە بینی ئەمڕۆ بە سمبڵێکی ئیسلامی سێریەکەی کەچی لەسەر پارەی ساسانی هەیە لەسەر پارەی ڕۆم هەیە سیمبڵی شارە لۆگۆی شارە لە ئەڵمانیا لۆگۆی شارە لە پۆلۆنیا لۆگۆی شارە لە بەریتانیا یعنی پیشانە بەم 24 ئاڵای وڵات ئەو ئەسێرە و مانگی لەسەرە ئەمە هەموو شتێ لێرەوە دەسی پێ کردووە هەموو شتێ هی ئێمەیە بەڵام ئێمەیان دەرکردووە لێرە من ئەمەم گەڕانەوە تۆ لەسەر بناغی سەرچاوە و من بۆیە بە ئەنگلیزیش کردومە و بۆیە بە ئەنگلیزیش سیمینارێکم لە ئاستی جیهانە ئەمە ئەم چیرۆکە بە جیهان بڵێم نەتەوەیەک بۆیە ئەژڵێم مێژووی بزر چکە ئەم مێژووە بزر کراوە لە ئێمە لیان شاردوینەتەوە و نەجێڕاوەتەوە لێمان بزر کراوە لێمان بزر کراوە ئەوە نییە من لە وەختەوە باسیەکەم چۆن ئەم دەوڵەتانە بە پلان ئەم کاراکەن ئەمەیان لێ من جارێک تر ئەم مێژۆم کوردم کردوەوە بە خاوەنی وەرمونە سەلاحەدین لە نێوان ئیسلامی و ئەلمانیا ئەم کابرایان وێران کردووە ناتوانین باسی سەلاحەدینەکەین بێگومان باسی پاپە لێوانەکەین شتی کۆنتر باشە لەوەتی هێمە لە پرۆگرامەکانی خوێندنیشە نەوەکانمان بەو زانیارێ گۆشەکەین کە ئێمەنەوەی هندو ئەوروپین بەڵێ ینی بەم دوایانە هەندێک لە مێژونوسان و لە نێویشیاندا تۆش قسەی خۆت هەیە لەسەر ئەم بابەتە ئەگەر ئەمە ڕوون بکەیت ئێمەنەوەی هندو ئەوروپین بەڵێ ئێمەنەوەی یاریەکانین یان
بە ڕوونکردنەوەی تۆ لەسەر ئەمە؟ باشە دوو بابەت هەمیشە تێکەڵەکرێت لە نێوان خەڵکە. هندۆ ئەوروپی جیاوازە لە ئاری، هندۆ ئەوروپی بابەتێکی زانستیە. باشە بابەتەکە چییە؟ مەسەن تۆڵی شەکسپیرەڵێ to be or not to be، بیکە بە کوردیە بێ بەچی بی نەبی، to be or not to be. سێرەکی چەنە دوورین لێک ئەم هاوبەشیە زمانەوانیەوە نمونەیەکە بۆ دێنەوە. مەسەن تۆڵی براو بە ئەنگلیزی برۆ بە کوردی، باشە لب بە ئەنگلیزی ئەمە هەل لە خۆیان نیە، ئەمە پەیوەندی زمانەوانیە کاری لەسەر کراوە بابەتێکی زانستی تەواوە، کەس لاری لەمە نییە. بەس بابەتێکی تر هەیە بابەتی DNA و ڕەگەزە، ئەمە تۆ ئەتوانی لە تاقیگا ئەمە بزانی چییە. ئەم تیۆری ئاریە لە سەردەمێکە دروست کراوە، لە سەردەمی ناسیۆنالیزمی ئەوروپا بە خەیاڵات دروستیان کردووە، لەسەر ئەساسی زانست نییە، واتە بەڵگەی زانستی پشتگیری لەم تیۆریە ناکە. ئەمە تیۆریکی نازانستیە و هەندی ئەوروپی هەر پێڵێن ئەفسانە، پێڵن تیۆری ئەفسانەیەکە، چکە مانای ئەڵێ یعنی دوو لێکۆڵەر هەیە هەرڕێک ئەواڵێ ئەڵێ هەموو ئەم تیۆریە بە تەواوی لە دەرەوەی زانستی ڕیشە ینی ڕەگەزناسیە دروست کراوە. ئەوروپیەکان کۆم ڕۆمە بینە لە ڕابردوو ئەوروپیەکان زۆر ناسیۆنالیست بوون لە 1970 ئەوانیش ویسیوانە بە دوای خۆیان نابگەڕێن کە ویسیوانە بە دوای خۆیان حەزیان کردووە ڕابردوویەکی شکۆداریان هەبێ. ئەم خیاڵاتی ئاریە لێوە دروست بووە. ئەنی هەندێ من لەم پەرتوکەما بەشێکم بۆ داناوە کە سێرەکی چۆن چەند نازانستیانە کارکراوە لە سەرەتاکەیات. بن ئەمە هەر ئاڕاستی کاری من نییە، زۆر لێکۆڵی ئەوروپی بە ڕخنەگراناڵن زۆر بێمان کەواتە بە ئێمە ئەو دوو بابەتە تێکەڵ نەکەین. بابەتی زمانەوان بابەتێکی زانستیە و بەڵگەی هەیە، بەڵام بابەتی ڕەگەز ئەمڕۆ بە دیێنێ توانین کاری لەسەرکەین. بەس تیۆری ئاری تیۆریەکی نازانستی خیاڵێ لەبەرەوە ئەبێ واز لە وشەیە بێنین کورد ئاری و کورد. ئەمە کورد ئەم نەتەوەیە کە پێڵەن کورد لەی شوێنێکەوە ناتوە. خەڵکی ڕەسەنی ئەم شوێنەیە ئەوەتەی مرۆڤ لێرا هەیە کورد لێرا هەیە، ئەوەتەی مرۆڤ لەسەرم خاکە هەیە کورد لێرە، هەموو نەتەوەی تر هاتووە تێرە، نەتەوەی تر تواوەتەوە بۆ بە کورد و ئێمەش بە تابەتی لە سەردەمی نوێ تواوینەتەوە، بەڵام ئێمە هەمان نەتەوەین. باشە کاک سۆران بگەڕێن و لای مادەکان. باشە ینی مێژوو پێمان دەڵێ حەزارەتێکی گەورە بووە، دەوڵەتێکی گەورە بووە، ئەم دەوڵەتە بۆ نامێنێ و ینی ون دەبێت تا ڕادێک و پەیوەندی کورد ئێستەمان بەو دەوڵەتەوە چییە؟ خۆی ئێمە جاری ئێمە زۆر بە خەیاڵات لەسەر مات ئیشمانە کرد جاران بە خەیاڵات و بە سۆز و ئەمە کارمان لەسەر می دەکەن نە ئەچوینێ سەرچاوە مەڕۆڵەی میدیا و کەی خسرەوین ئەوە شتێکی دروستە ئێمە ئیکێن بە سرود، بەڵام کە چوینە کاری زانستیمان کرد ئەوە جیای مناڵەکانمان تۆ گۆشیەکەی بەوە، بەڵام کە چویتە کاری زانستی کاری زانست بە سۆز ناکرێ، بەڵگەنامە و پێویستمان بە تێگەیشتن هەیە. مادەکان قۆناغێکی کوردستانن، قۆناغێکی میلەتی کوردن، لە سەردەمێکە کورد لە ژێر سایی حکومڕانێکە بوو بەیەک کە پیانەوە مادەکان ئەمانە نەتەوەنین لە ڕاستیە بەهەڵە هەر وەکو چۆنەڵی بابان ئەردەڵان، بەڵام ئەوان وەکو ئیمپراتۆریەتێکی گەورە حکومڕانی ئەم ناوچەیان کردووە. ئەمانە بەڵگەشت چییە؟ مەسەنە لە کۆنا پێیانەوتن لە سەرچاوی ئاشوریا پێیانەوتن میدە گوتەکان، میدی گوت. باشە دوایی لە نزیکەی 400 زاینی 400 زانیە سەرچاومان هێڵێ میدە کوردەکان. جارێ نیە و دوان نییە و سیان نیە، تەنانەت هەتا تا سەردەمی نوێ لە سەرچاوی ئەرمەنی هەت مناڵێن کورد، زۆر جار هەڵێن هین، یا من باسی ئەوانە ناکەم ئەو کوردانی کە لە میدن، ئەمە چەندین سەرچاوی ئەرمەنی هەیە. جا ئێمە بە ئەتف و تووڕێی هاتین لەسەر میدەکان کارمان. میدەکان ئیمپراتۆریەتی گەورەیان لە کوردستانە ئین کرد لەبەر دامەزران. ئەم ئیمپراتۆریەتە لە قۆناغێکە زۆربەی ڕۆژهەڵاتی حکومە کرد. ئەم حکومڕانیە بەردەوام بوو لەبەرەوە زۆر جار ئەو سەردەمە کورد بە ناوی ئەوانەوە ناسراوە لە ژێر ئیسایی ئەوانە، بەڵام ئێمە زۆر لایەنی مید ئاشنانین بۆ نوە زمانەکەی کەس نێزانی مادەکان چۆن قسەیان کردەوە. من لەم پەرتوکە هاتوو یەکەم ینی فەرهەنگێکی زمانی مادیم دانا و پێشتر کەس وەکو فەرهەنگی کوردی مادی کەس داینە ناو لە جیانە.
تەمەن منیش سەرچاوم هەیە سەرچاوەیە کابراڵێمە زمانی میدیە ئەو ماناکەی بۆ منەڵە سەجەرە بەرزانە یعنی سەجەرەکە هیچ بەرزە ئەمڕۆ هەمان مانای هەیە ئەسپان ژیرە یعنی ئەسپەکانی ژیرە ئەمە لە فەرهەنگێکی جیهانی هەیە کراوە بە ئەنگلیزی منیکەمەوە بە کوردی ئەڵەم فەرموو ئەمە زمانی زێر وشەی زێر وە چەندین هەچی وشەی پەیوەست بە ئەسپۆ هەیە لە زمانی مادیە هەمان زمانی کوردیە جگەلەوە دوو خوداوەند زۆر گرنگە دوو خوداوەند لەو تێکستە کەمەی کەماوە لە زمانی مادیە یەکێکیان زوروان و یەکیان میترا میترا 3400 ساڵەوە پێش لە تێکستی کەرکووکە ناوی ببوورە لە تێکستی هوریا ناوی هاتووە لە تێکستی هوریا وەکو یەکێک لە خوداگرنگەکانی یەکەم جار لە مێژووە خودایەکی هوری ناوی هاتووە بە ناوی میتراوە پێشەوە نییە لە جیهانە تۆمار نییە باشە دوایی 2600 ساڵەوە پێش لای مادەکان میترا ئەڵێ میترا پەنا ئەمڕۆ ناڵی خوا پەنا بە هەمان مانا ئەڵێن میترا پەنا پەنای بۆ بن میدەکان باشە وە میترا ناوی سێ هۆزی کوردی بووە هەتا سەدەی نۆم و دێمی زاینی لە سەرچاوە ئیسلامیەکانە ناوی ئەم سێ هۆزە کە بەشێ لە ناوەکان میترا بووە زوروان دیسانەوە ئەمە لە تێکستی کەرکووکی هوریەکانە باس کراوە یەکەم جار لە مێژووە لە تێکستی مادیە باسی زوروان نەکرێ دوایی لە کڵامی یارسانەکانە لە سەدەی نوێمە باوە نجومی یارسانی ئاماژە بە زوروانەکە وەکو خوداوەندێکی گرنگ کەواتە ئێمە لە هەت سوچێک کۆی گری لە هەموو سوچێک کۆی گری ئێمە هەرە و خەڵکە کۆنین بەڵام گرنگەوەی تێبگەین لەبەروەی کۆنین تێگەیشتن لە خۆمان ئاسان نییە مەسەن فارسە و هاتوو تاو چکە میلەتێکی نوێیە بەڵام تۆ لە سەردەمێکە بە گوتی و سۆمەری ناسرایی ئەوانەی دەشتەکە بە سۆمەری ئەوەی شاخەکە گوتی ئەمانە ململانێژ هەبووە لە نێوانیانە بەس ناو کۆمەڵگەی کوردی خۆی دوایی ئەمە بۆ بە مید و میتانی باشە یعنی قۆناغی سەردەمی ئەنی مێژووی کورتەیە لە بەروەی کورد نەتەوەیەکی دێرینە قوڵیەک و تێگەشتێکی هەمەلایەنەی ئەبێ مێشتێکی زۆر کراوە ئیشکەی بۆی لە کورد تێبگەی ئاسان نییە تێگەشتن باشە کاک سۆران قۆناغی ئیسلام و سەرەڵدانی ئیسلام و دواتر دوای قۆناغی ئیسلام ئەو ساڵانە ینی کەمێک مێژووی کورد ونە یان وەکو پێویست کاری لەسەر نەکراوە لەو ساڵانەدا یاخود دەکرێت بڵێن لەو سەدانەدا چەند سەدەیەک کورد شتێکی هەبوو شانازی پێوە بکە خەڵکێکی هەبوو شانازی پێوە بکە خەڵکێکی بۆ ئێستێمە بە درەوشاوەیەوە ناویان بێنین بەڵێ هەر پێش سەردەمی بڵین با بگەمە تۆزە پێش ئیسلامیش چکە تۆژە پێش ئیسلام ئێمە چەند دەوڵەتێکمانە بۆ بەس منسیانی سەرەکی لەم پەرتوکات کارم لەسەرکەوە دەوڵەتی هەزەبانی هەزەبانیەکان لە پێش ئیسلامە 200 ساڵ پێش زین پارەی کورد دەبینی لە هەولێرە پارە دەرکراوە 200 ساڵ پێش زین ئەبینیت وێنەی پاشاکە ئێستش بە شاخەکەی هەریرەوە ماوە بەداخەوەی مەقەری نازانین ئەوە وایە وەکو مەزارگەیە بچوینایەتە سەری مەزارگەی باو باپیرەمان ئەمڕۆ ئێمە و پاشا هەزەبانیە ڕەسەنە ناناسین پارەکەی لە جیهانە ماوە دراوەکەی کە لە هەولێرە چەندین درایی من لەم پەرتوکادامنەوە ئەمانە لە کوردستان هەتا ئیسرائیل بەدەستیانەوە بوو ئەو وەختە یەکەم دیانەتی تا یەکتاکپەرستی جیهانی ئاینی جوو بووە لەبەرەوە ئەمان لە سەدەیەکەمان چوونێتە سەر ئاینی جوو کورد بوون ویستویانە حکمی ئیسرائیلیشکەن گەورەترین کۆشک لە ئیسرائیلە بەدەزەمانەوە بووە بەدەست ئەم هەزەبانیانەوە بووە هەزەبانیەکان مێژوویکی قوڵیان هەیە من هەمووی ناجێڕمەوە بەس بۆی بزانی ئەمە پێش ئیسلامە ئەمەمان هەبووە یعنی لە 200 پێش زاینەوە من چیرۆکی ئەم هەزەبانیانە بۆ جێڕەوە دوایی ئەمانە دوای ئیسلامیش بەردەوامە ئەنجا دەوڵەتی ئەترۆپاتیان کە ئازربایجانی پێڵێن ئەمڕۆ چۆن کوردای مەزرانەوە پاشای مادی دراوەکانی پاشاکانی مێژوەکەی لە سەرەتاوە چۆن دروست بە دوایی چۆنە بێ دوایی چۆن لە سەردەمی ئیسلامە حکومڕانی ئەکرێ جگەلەوە دەوڵەتی کوردیان کە لە جەزیرە و بۆتانە حکمیان کردووە ئەمانە هەمووی دەوڵەتی کوردی ئێمە ئەنجا بابێمەوە سەردەمی ئیسلام دوایی کە عەرەبەکان هاتوونەتە ئەم ناوچەیە یعنی ئێمە سوپا هاتۆتە ئەم ناوچەیە شەڕی گەورە ڕوویاوە شەڕی جەلەولا لەم ناوچەیە ڕوویاوە و تۆماری شەڕەکان هەندێشتی سێرمان پێڵە بۆ نمونە تاقەنەتەوە کە لە تۆماری ڕێکەوتنامەی نێوان ئازربایجان و ئیسلامە ڕوویاوە یەک نەتەوەی تایە کورد
نەتۆی تریتانە ناوی یەک نەتەوە ناتۆ لە ئازربایجانە بۆی بزانی ئازربایجان دەوڵەتێکی کوردی بووە بەدەست کوردەوە بووە ئەمانە جا کە ئیسلامیە لە ڕاستیە سەرەتا کورد کزە بێ بۆ ماوەی کزە بێ بەڵام دوایی وردە دەوڵەتەکان دروست دەکاتەوە کورد ئەکەوێتەوە ئەو دەسەڵاتە کۆنەی دەوڵەتی حەسنەوی دەوڵەتی کەواتە ناکرێ بڵێنەوە وڵاتیانی یەسە لە ئەزەربایجانن ئەوانە کوردن بەڵام لەو قۆناغەدا ئەوێ جێگەیەک بۆ جێگەی حکومڕانی کوردەکان بوو ئێستش بە DNA لە سا 30 شتێک DNA ئازربایجان پەیوەستە بەو DNA کە لە هینەوە هاتووە DNA تورکیە باخەکەی خەڵکە ڕەسەنەکەیە یعنی ئەمانە تورکێنراون ئەی بۆ یەکەم کوردستان لە ئەزەربایجان دانرا پێش هەموو شوێنە یەکەم کوردستان بەهێزترین کوردستان خوێنی کوردی لەوێ دەست پێکرا لەبەرەوەی میلەت بوون لەوێ میلەتێکی ئەوە گەورە بوون میلەتێکی ئەوە بەهێز بوون ئەوە مێژویان هەبوو بیرێ نەچێ جا مێژووی ئازربایجان بەداخەوەی مەلی تێناگەن ئەو مێژووە قوڵی زۆر بایەخم پیاوە لەیە لێرایە قەوسەکەمەوە کە میدەکانە ڕوخێن ماوەی فارس حکومەکە بەڵام پاشای مید هەر حکومڕان بووە نیۆنیە بەڵام بۆ پاشای دووەمین نەک پاشای یەکەمین فارس بوو دوایی کە یۆنانیان ڕوخێنێ یەکەم گەورەترین پاشا و گرنگترین پاشایم ناوچەیەکیە مادە فارس ڕوخێنرا یۆنانی ڕاستەوە حکمێکردن تاقەنەتەوە کە لە ڕۆژهەڵاتە سربەخۆ بووە مادەکان بوون مادەکان چوون وتیان ئێمە هەموو ماتان ناینێ وڵاتی مات چیان نانێ بەشی سەرەوەی وڵاتی مات ئازربایجانیان نابەکێ بە پاشای مات کە ئاتەر پاسی ناوە ئاگر پارێز بە زمانی کوردی ئەمڕۆژ ئاتەر پاسەر ئاگر پارێزە ئاتەر پاسیان وڵاتی ئاگر پارێز بە نای ئەو پاشایە نانراوە ئەم دەوڵەتە ئیتر تاجی بڵین پادشایەتی مادی لە ئازربایجانەوە دەستی پێکرەوە لەبەرەوە کەس هێندەی ئازەریەکان بڵین کوردە ئازەریەکان بە مادی نەناسراو بوون چکە بۆ تاجەکەیان بردە ئەوێ ئەفسانە و چیرۆکە کەشیان بردە ئەوێ تەنانەت 1500 ساڵەمە پێش کە مێژوونووسی ئەرمەنی ناوی موسای خۆرێنە ئەچێتە ئازربایجان بە تایبەت ئەو گوندەی کە دوا پاشای هینیەتە ناوی و لێەوە دەست پێکاتەوە ئەڵێ ئەمە ئەژدانکانی ناوە بە ناوی ئەژداک دوا پاشای مادەکان کە هاتە ئەوێ و لەوێەوە سەر لە نوێ هینەکەی ئێستش خەڵکەکە گۆرانی لاوکو حەیرانیان وتۆتەوە هەر کوردن بە لاوکو حەیرانە ئەڵێ منەوە هەژدیهاین من هەژدیها هەم خوداوەندە لە کوردەواریە خوداوەندێکی گوتی و مادی کۆنە هەم ناوی دوا پاشامانە بەس با تێکەڵی نەکەین لەگەڵەوەی نەورۆزا و شتەکان با تێکەڵی نەکەین با تێکەڵ نەبێ باشە مامۆستا پرسیاری دوای قۆناغی ئیسلامم کرد ینی بەگشتی لەو چەند سەدەیە ئێمە چەند ناوێکی دیار و درۆشاوەمان هەن جیهان شانازیان پێواکە بەڵام ئێمە وەکو کورد بۆ خۆمان ئەگەر چی با بڵین شانازیان پێوە ناکەین هەندێک جار ڕەخنەشیان ئاراستە دەکەین یعنی دەڵێن چیان کردووە بۆ کورد شتی کەوتویان نەکردووە ئەمە پرسیارێکی لۆژیکیە لە سەردەمێکە ئاراستەیەوانی بکەین کە هەر ئەوەی کە پێی دەوترێت ناسیۆنالیزمی نەتەوەکان لەم یەک دوو سەدەی دواییدا سەری هەڵدا یەکێک لەو ناوانە سەلاحەدینی ئەیوبیە ینی چەند ناوێکی تریشمانەیە بن سەلاح شارە زۆریە دینەوەریە سۆرەوەردیە کە تۆ زۆر جار ئەتەوێ ئەنی قسەیان لەسەرەکەی ئەم ناوە دیار و درەوشاوانە بۆ جارێکی تر بەنەوەی نوێیان ئاشنا بکەینەوە ینی قسەی تۆ چیە لەسەر ئەم کەسایەتیانەوە شایانی ئەوە نین کێ مەشانازیان پێ بکەین پێشێکی هەموو سەردەمێ پێوەری خۆی هەیە ئێمە ناتوانین بە پێوەری ئەمڕۆ سێری 500 ساڵەوە پێشکەین ئیشی بێژونوزەوەی چیتە ئەو سەردەمە پێوەرەکان چۆنە خوێندنەوەکان چۆنە بەڵام ئێمە بە هەڵەتیانگەین ناسیۆنالیزم ئەم ناسیۆنالیزمە ڕەشەبانوێی کە لە سەدەی 20ەما و هاتە ناوچەیە ئەمە ناسیۆنالیزمی ئەوروپیە بەڵام ناسیۆنالیزمی کوردی زۆر پێش ناسیۆنالیزمی ئەوروپیە کەوا پێڵم من لەسەر بناغەی باشە سەرچاوە پێ دەڵم کاتی خۆی دەوڵەتێک هەیە دەوڵەتی مەروانی دۆستەکی ئەم دەوڵەتە لە باکوور تا مووسڵ حکومڕانیانە کرد دەوڵەتێکی زۆر گرنگ بوو سەرچاوە زۆر مهمە شاعیرێک لەو سەردەما 1000 ساڵ زیاتر لەمەوبەر بە فەخرەوە ئەڵێ من خوێنێکی کوردی بە شعری عەرەبی ئەڵێ بەس بە چ فەخرێکەوە ئەڵێ کوردم یعنی بڵێم ڕکابەری لەگەڵ ئەحمەدی خانیەکە لە هەمان ناوچەی ئەحمەدی خانیشەوە هاتووە ئەنجا
لە هۆنراویشە ئەڵێ ئەوەی ئێمەی بەشنەوی پشتگیری دەوڵەتەکە دەکەین بە هینەڵێ بە بازی کورد دەڵێ کە میرێکی کوردی گرنگە ئەڵێ ئێمەی بەشنەوی پشتگیری دەوڵەتەکەی لە بەرچاوی ڕۆم و عەجەمە ینی ئێمە کوردین و پشتێگرین وەکو لە بەردەم ئەوانە ینی سەیرەکی ئەمە 1000 ساڵ تەمەنیەتی یا تۆ 1200 ساڵمەوە پێش کابرای ئیبن وحشیە کە ئەڵێ کوردەکان ئەڵێ ئێمە لە بنەوەی بەنووشادین شارستانیت لە ئەسڵا بە زمانی کوردی نووسراوە سەیری ئەم فەخرە بەخۆکردن بە زمانەکەت چنەتەوەی ئەو فەخرە ڕوونە وشیارە ئاگای لە مێژووی خۆی بووە من ئەڵێم هێندەی ئەوان ئاشنابوون بە خۆیان هێندە ئەوان فەخریان و شانازیان بە کوردبوونیانەوە کردووە لەوانەیە کوردی ئەمڕۆ ئەو شانازەی نەمابێت جا بۆیە ئێمەیان بە هەڵەتێکیانەوە ناسیۆنالیزمی ئەوروپی شتێکی نوێیە بەڵام ناسیۆنالیزمی ئێمە ناسیۆنالیزمێکی زۆر دێرینە جیاوازە لەوەی ئەوان بەڵام ناسیۆنالیزمە بە هەموو مانایە بۆ نمونە ئەم سەلاحەدینەی کە هەموو کورد ڕەخنەی لێگرێ تەمەن هەمووشی لەسەر ئەوە نییە لەسەر لێکۆڵینەوە بێ هەمووینە هەندێک زۆرینە بێگومان زۆرینە شانازی لەسەری نووسراوە من پێشەوە پێ بڵم سەلاحەدین کێشەی زۆرە زۆر ینی زۆر دڵم پێسووتێ من زۆرم سەلاحەدین خۆشەیە چووشمەتە سەر گۆڕەکەی لە دیمەشق ینی موسرکەم پێ هات کە چوم چکە من ینی خۆشەویستی تایبەتم بۆ ئەو سەرکردەیە بەداخەوە کە ئێمە من دایماڵم 4 دوژمنی هەیە سەلاحەدین 4 دوژمنی هەیە لەوانەی لەسەریە نووسن ئەبێ ئەوەی کە لەسەری نووسی بزانی چیە یەکەم من کورد مەذهبیشی ئەو سونەشی هەیە بەڵام ئێران لەگەڵ فاتمیەکانی شیعەکانی لوبنان ئەو عەرەبانە لەسەری بنووسن دژێر نووسن بۆ چونکە دەوڵەتی فاتمی ڕووخان قەومی عەرەبی هیچ سەرکردێکی وا گرنگی جیهانی نییە لە بەرەو بەرگێکی ئیسلامی یعنی بەرگێکی عەرەبی قەومیەکا بەبەرە ئەوە دیسانۆنا لە ئێمەیانون کرد ئەلمانی و ئیسلامی کوردیش ئەلمانی وازانێ دەوڵەتی بۆ دروست نەکردوە ڕقیلێتی ناشینیەکە ئیسلامیش ئێوێ هەر خزمەتی فکرەکەی خۆی بکە هەردووچیان ئەم دوانە نایانێت سەلاحەدین بناسن ئەم دوو کووردە نایانێت سەلاحەدین بناسن مەبەستیان نییە بزان سەلاحەدین چیە ئەیانەوێت سەلاحەدین بەکاربێن بۆ خزمەتی ئەجەندای ئەلمانی وەک بناسێنن کە خۆیانیانەوێت بۆ خزمەت بەڵام سەلاحەدین خۆی تۆ بڕۆ لە ئەدەبی ئەوروپا بیناسن تۆ ئەزانی بنەماڵە هەبووە لەناو فەرەنسا هەتا 1970ەکان هەموو کە بنەماڵی ناسراوی لۆردی فەرەنسی بوون هەموو نەوەیەکیان کە بووە یەکێکیان ناوی سەلاحەدین بووە ئەوە لە ئەدەبی ئەوروپیا دانتی 100 زەلامی گرنگی داناوە لە جیهانە فەیلسوفێکی ئیتاڵی ئەوروپیە یەکێ لەوانە سەلاحەدینە ینی سەلاحەدین نمونەی سوارچاکی لەنی بۆ ئەوروپا چیرۆکی وایان بۆ دروست کردووە لە گرنگی بۆچی سەلاحەدین گرنگە سەلاحەدین بۆ باخێوە لەو پەڕی دەسەڵاتە لێبوردەیی هەبووە لێبوردەیی نیشانی شارستانیەتە بۆ ئەوروپیەکان وەختەوە ئەو لێبوردویان نەبوو لایەن سەیران پیاوەک دوو چیتری هەبوو سەلاحەدین و دەوڵەتەکەی ئەیوبی و دەوڵەتە کوردیەکانی تریژوا بوون لێبوردەیی ئاینی سنگفراوانی بەرامبەر ئاینەکان نین لەژێر سایانە کریستیان جوو هەموو ئاینەکان شوێنی بۆتەوە ئەمان ئەو تاک ئاینی نەبوون کورد هەر دایمە ڕێزی ئاینەکانی گرتووە دوایی لە سەردەمی نوێشا چی دەرکەوتووە سیرەکەین ڕۆڵیژن لە ناو ئەیوبیەکانە هەر وەکو کۆمەڵگەی کوردی دیسان و ئەو ڕۆڵە گەورەی ژنانی ئەیوبی دەسەڵاتی گەوریان هەبووە زۆربەی بیناکانی زۆرینەنا بەس یەک لە سەرچەی بیناکانی شام لەسەر دەستی ژنە ئەیوبیەکانە یعنی ئێمە دەسەڵاتی ئابووریشیان بەدەسەوە بووە جگە لەو ئەڵەن سەلاحەدین دەوڵەتی بۆ دروست نەکردین بابە ئەی چۆن پەرتووک هەیە لە سەردەمی سەلاحەدین نووسراوە تاریخ دەوڵەت لەکرات ئەوە نییە یعنی مێژووی دەوڵەتی کوردان ئیتر لەمە بەڵام ئەوەیە ئێمە دەوڵەتەکەی بناوی دەوڵەتێکی کوردیەوە ئەوە سەرچاوە لە من ناڵم سەرچاوی سەردەمی خۆی ئەنجا هەلم ڕۆژانە خۆش بۆ جەرمەت خوا بوو ئەمە بۆی بیرمان نەچێت سەیری کوردبوون لە دەوڵەتەکە چەند گرنگ بووە کە پاشای میسری ئەیوبی نامرێ کوڕەکەی لە حەسەنکێف لە ناو دڵی کوردان نادانێ بۆی کە خۆی کۆچی دوایی کرد کوڕەکەی لە ناو دڵی کوردانە بگەڕێتەوە سەر یعنی ئەیباتەوە بۆ کوێ بۆ ئەرزی باو باپیرەی بۆی لەوێ گۆش بگرێ ناینێرە بۆ ئەرزی عەرەبی توانی لە وڵاتەی تر بەزەی ناو دڵی کوردان حەسەنکێف لە حەسەنکێفەوە کوڕەکەی ئەکەوێتەوە ڕێکە کۆچی دواییەکە کە ئەگاتە میسر
باوکی کۆمەڵێ عەبدی تورکی کردووە بە دەسەڵاتدار یعنی دەسەڵاتیان زۆر بردووە پاش چەند مانگێ لە پڕشەوێ ئەمە لەگەڵەمانە ئێوێت لە دەسەڵاتیان بە شێوەی کوژن کە ئەی کوژن پاشای میسری کورد ئەیوبی دەسەڵاتی سووریاشی بەدەستەوەی ئەو ناوچەیە هەمووی بەپەلە چیەکەن یەک هێزی کوردی قەمەریی پێڵەن ئەمانە خۆیان بێوەی کەس پێیان بڵێ خۆیانە چن یەکسەر میرێکی کوردی ترێنە ئەیوبی لە حەلەبەوە بەپەلەی هێن نەیهێن ئەیکەن بەچی تەختی پاشایی شامی و سووریانێ بۆ ئەوەی تورک نێدە سەر دەسەڵات ئەمە تەنانەت کاتێ سەلاحەدینی ژێتە سەر دەسەڵات کە تۆزێ ململانەیە بێت لە شەرەوەی ئایا سەلاحەدین بە یاکی تر کابراایگێت شەعیسای هەکاری سێم ناوە کوردیانە ئەڵێ بۆ خاتری خوا مە من بەڕێگرت لە بەردەم سەلاحەدینە دەسەڵات دەدەست کورد دەرچێ دەست کورد تورکەوە سەیری ئەم هەستە کوردیە ڕوونە لەو کاتیا ئەمە ئیبن خەلەکانی کورد تۆماری کردووە ئیبن خەلەکان خۆی ئەمەی تۆمار کردووە ئەمە شتی مێژووی ڕوونە بەداخەوە ئێمە ناڵم ئێمە خۆمان جا ئەو ڕۆژە لەو سیمینارە کاکسۆران ئاگای لێ نییە پەرتوک زۆر نووسراوە لەسەر کورد ئەزانم پەرتوک زۆر نووسراوە بەڵام ئێمە نەمانتوانیوە ئەو مانا کوردیە بینەوە بە سەلاحەدین کە هەی بووە تا ئەمڕۆ نەمان ناوەتێ ئێمە ئەمانەیە خزمەتی ئەجەندای ئەجینە ئەزانم نەک سەدان هەزاران کتێبیشێ لەسەر سەلاحەدین بەڵام خوێندنەوەی کوردیمان نییە بۆ سەلاحەدین ئێمە ئەو گوندەی ئەزانین سەلاحەدین باو باپیرێ لەکوێ هاتووە لەو گوندەی کە دوا پاشای میدی لێ بووە یعنی ماڵی سەلاحەدین ئاشنای و مێژووان کەواتە هەر لەو قسەیەوە کە باست کرد دەڵێ لەو کۆڕە وتراوە چەندین سەرچاوەمانەیە و کاکسۆران دەڵێ سەرچاوەمان نییە تۆ لەم کتێبەدا لەم کتێبەیە مێژووی بزر و نەگەردراوەی کورد یانێ مەژە بۆ دەکەی دەڵێ من سەرچاوەکانی ئینگلیزین بەکارمێناوە سەرچاوی کوردین بەکار نێناوە ئەمە بۆ چێ گەڕێتەوە پێ دوایە من سەرچاوی کوردیمان نیە لە کاتێک دایمە سەرچاوی کوردیمان زۆرن یان بە جۆرێک لە غروری تۆ ناوی بەرم کە دان نانی بەم سەرچاوانەیە کە دەڵێم تۆ وەکو نووسەرە تێگەم نەگوەکو نەک بەکارم کوردیم بە کوردی بە شانازیەوە بەکارێنم وە یەکێکی وەکو ئەمین زەکی بۆ من سەرچاوەیەکی گرنگە یەکێکی وەکو مامۆستا سدیق بۆرەکەیی کە بۆ من گەوهرێکە لەویا من وام نەوتۆ لەوانێ بە هەڵا ئەو هینە لێگانەوەی بۆ کرابێ هەچ کەس ئەوەی وتبێ بەڵام من پێم ناخۆشە ئەڵێم ئەبوایە زۆرینەی سەرچاوەکانمان کوردی بووە من گلەی یەکەم لە خۆم من حەزمە کرد کوردستان دەستگا ئەکادیمیەکانی لە ئاستێکا بوونە سەرچاوەکانمان هەمووی کوردی بوونە منەوەم پێخۆش بوو بەڵام بەداخەوە زۆرینەی ئینگلیزیە ئەمە ئەوە ناگەێنێ سەرچاوی کوردی بەکار هاتوو بۆ پەریشانازیشەوە من ئەو پەڕی خۆشەویستیشم بۆ سەرچاوانە هەیە بەڵام گلەیم کردو ئەڵم ئەبوایە سەرچاوەکانمان زیاتر کوردی وانی من پێم خۆش بوو هەمووی کوردی وایە نەکەمینە کوردی وایە کەمینەیە کوردیەکە بەداخەوە چونکە لە ئێستا ئێمە لێکۆڵینەوەکانمان لە ئاستێکی جیهانیان نییە بەداخەوە لێکۆڵێن کوردیەکانمان لە ئاستی جیهانیان نییە ئەمە هەمانە بەڵام کەمە چونکە لە ئاستی جیهانیمان کەمە توێژینەوەکانی بە بیزمان تا ڕادێک وەرگێڕاوە لە دڵنیام ئەمە مایشانە ڕاستە بەڵام کەواڵێم ناڵم نییە زانی سەیری کە ئێستا تۆ بڕۆ لە کورتێبگە سەرچاوی کوردی بەکاررایە لە جیهانە کەواتە ئێمە کێشەمان هەیە ئێستا ئەوروپیەک ئەچێ کابرا هەیە ئاساتریان زۆر ساختە چیرانە ئەرمەنیە پیاوێکی زۆر زانایە بەڵام زانانە شارەزای کورد بووە بەکارێنێ بۆ بەرژەوەندی ئەرمەنی لێکۆڵینەوەکانی ئەو لە جیهانە زۆر بڵاوە یعنی وەکو هین بڵاوی کردوتەوە ئێمە ئەو کاریگەریەمان نییە لە دەرەوە لەسەر مێژووی خۆمان من ئەوواڵم ئەجینەوە بڵێ وەڵانی کەس ئەگەر وا بڵێەوە هەڵەیە بەڵام ئەبوایە زۆر بەهێزتر بووینە ئێمە مێژووی خۆمانە ئایا دەکرێت ئەرمەنیە زیاتر کاریگەری هەبێت لەسەر مێژووی ئێمە من ئەوواڵم ئەجینە بڵێم جارێ من مامۆساستێک بۆرەکەیم زۆر خۆشەوێ و ئەمین زەکیم زۆر خۆشەوێ ئەو دوانە بە تایبەت خەڵکی تریش زۆرن بەڵام من بێگومانە ئێستا لە بەشی خوێندنەوار لە بەشی مێژوو گەنجەکانمان بەڕاستی بەدڵنیایی خەڵکی تر هەوڵەیە بەڵام کە بنواڵم ئەوانە وەکو قوت بووان فەرقیانە ژینە دڵنیام حەز ناکەم ئەگەر ناوێنێنم زوڵمیان لێ بکەم ناوێ بێنم زوڵم لێکێکی ترکەم لەوە ناونایەنم چەندین خەڵکی تریژێ پەرتوگە نووسێم سەردەمە لە کوردستان بەڵام من ئەڵم بۆی کاریگەرمان لەسەر جیهان بێ بۆ ئەوەی بتوانی لە جیهان بڵین کورچیە ئێمە تا ئێستا لەوە نەمانتوانیوە ئەجینە بڵێ کار نییە کار هەیە کاری باشیش هەیە بەڵام
کەم و کوڕیش هەیە نابێت ڕاستە، جا کێمە ڕاستە. ڕخناگرین بۆ ئەوەی پێشکەوین نەک بۆ ئەوەی من حەزەک من هەموو زانکۆشیم کورزانە بەی خۆمەزانم حەزەکەم پێشکەوتوچین زانکۆ بێ و ئەو ڕۆژە سەربەرزە بم کە ئەو زانکۆوانە مەزنن. کاک سۆران حەمەڕەش بەڕاستی من پرسیارم مابوو بەڵام کاتەکەمانەوەندە بوو بە هیوایەوەی لەم چەند خولەکەیە ئەگەر بە کورتیش بێ ئەگەر بە خێراییش بێ کەمێک لە مێژووی نەگەڕاوی کورد باز نەکراوی کوردمان باس کرد بێ سپاس بامادەبوون سپاس بەڕوونکردنەوەکانت زۆر سپاس دەکەم خۆشەویستان بە هیوایەوەی بەرنمەکە و گفتوگۆکە گفتوگویەکی بە کەڵک بێ بۆ ئێوەی عزیز و خۆشەویست